باسەکەمان لەسەرەوەی کە سەیدنا موسا على نبینا عليه الصلاة والسلام مدەتێکی زەمەنی خۆی تەواو کرد ئەو مدەتەی کە بڕیار بوو بە پێی گرێبەستەکەی لەو شوێنە مابەوە و خێزانی هەیە ماڵی هەیە دیارە مڕماڵاتی کیشی هەیە خادمی هەیە ماڵێکی تەواوی پێکەوە ناوە و لە ژیانێکی خۆشە دیارە بە تەکید ئەم ڕحلە زۆرەی کە لە ماوەی ژیانە کێشای قۆناغ بە قۆناغ شتی نوێی فێر کرد ئەم هەوراز و نشەیویانەی ژیانی زۆر شتی فێر کرد کە بۆ هەموو قیادیەک ضروریە ئەبینی چۆن خوای پەروەردگار سەرەتا لە ماڵی فرعەونا گەورەی کرد ماڵی فرعەونێکی پڕ نەعیم و پڕ ئەمان و لەزەت و خۆشی دنیا بەڵام لە هەمان کاتە ئەیهێنێ بەرەو شوانیەک دەشت و سەحرایەک ژیانێکی تر فەقیرەتی ئەنجا ناڕەحەتی ڕێگاوبان پاشان ژیان لەگەڵ خەڵکی فەقیر و نەدار ئەو شوانێتیش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەموو پێغەمبەرێک شوانێتی کردووە چکە شوانێتی سەبرت ئەداتێ شوانێتی ئەبینی ئێوارەیەوە بێ بڕۆیتەوە بزنێک چۆتە سەر لوتکە شاخێک یا بە تیرە شاخێکەوە وەستاوە بزن قاچی باریکەن دووفاقن ئەنجا ئەتوانێت گیری کات لە بەحاڵ لە درزایی شاخێک لە تیرەیەکە ئاوە لە درزایەکی بەسیتە گیریەکە هەر بەو شاخەوە مێنێتەوە دوای کە نەشتوانێ بازدە هاوارەکە ئەبارڕێنێ بێ شوانەکە بڕوا دیسان بەدەنگیەوە مەڕەکان سەریان بەیەکەوە ناوە سەریان بە دووجی یەکترەوە ناوە مەڕی یەکە مەڕوا بەرەو ئاگرێک هەموو ئەوانی تر بە دوایان ڕۆن ئەبێ ئەم فریایان کەوێ مەساریان بگۆڕێ بەم شێوەیە سەبرێکی زۆرتری ئەوێ و هەر یەکێک لەم پێغەمبەر عەزیزانە ئەم شوانێتیان کردووە پاشان هەمان شوانێتی کە ئیهێنێتەوە سەر ڕەعیەتەکە خەڵکی وایەتیایە لە بزن ئیزعاجترە کە قیادەیەکەی ئەم پێغەمبەرە نازدارە هەروەکو ئەزانین ئێستا شوانێتەکەی تەواو کردووە و سۆز و عەتف و حەنانێکی ئەجوڵێتەوە بۆ لای دایکی بەڕێزی بۆ لای براکەی بۆ لای خوشکەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو نیشتیمانەی کە تیا پەروەردە بووە ئێمەش لە ژیانی خۆمانە بە سروشتی ژیانی ئێمەش ئێمە هەستی پێ ناکەین خۆی ئەمەشیان هەروەهایە شتێک لە ناخی ئێمەشە ئەجوڵێ هەموو جارێ یان ئەشواقە یعنی حەزمانە بۆ دیدار و بۆ چوون بۆ شوێنێکی تر جاری وا هەیە مەیلێکی ترە بۆ شوێنە گەڕۆین کە شتێکی ترمان لەوێ لێ تەحقیقە بێ جاری وا هەیە ئالامێکە ئازارێکە ژان و ناسۆرێکە لێرە کە تووشمانە بێ ئەمانەوە لێرە قوتار بین بڕۆین بۆ شوێنێکی تری ئەمان جاری وا هەیە لێرەوە ئەجوێزیتەوە بۆ هیوا و ئاواتەی کە لە شوێنێکی تر بیناسازی خۆت بکەیتەوەکو ئەو خەڵکەی کە هیجرەتەکە لە کوردستانەوە دێتە دەرەوە بۆ ئەوروپا بۆ ئەوی ژیانێکی خۆشتردا بمەزرێن یا ئەو کەسەی لێ ڕای کردووە چووە بۆ شوێنێکی تر تاکو ئەمانی لە دەستکەوێت ئێمە هەست پێ ناکەین بەردەوام ئەم حاڵەتە ئینفعالیە لە ناخمانە ئەبێ بە پاڵنەرێک بۆ ڕەفتارەکانمان کە لە شوێنەکەەوە بچین بۆ شوێنێکی تر ئایا سەیدنا موسا بۆچی ئێوە بگەڕێتەوە هەر سۆزی دایک و کەسوکارێتی خۆ ئاگای لێ نییە و 10 ساڵە نازانێت چێ ماوە چێ مردوو ئەنجا ئەشزانە کە هەر فرعەون لەوێ حاکمە بە قیاس لەسەر ساڵانی پێشووتر ساڵەهای ساڵ بوو پێش لە دایک بوونی سەیدنا موسا شەرم فرعەونە حاکم بوو نەمانە دەسەڵاتدار بوون ئەو زوڵمە هەر هەبوو لەسەر بنو ئیسرائیلەکانی شەر هەبوو بەڵام بۆچی گەڕاوەتەوە دیارە خوای پەروەردگار چۆن سەیدنا موسای ئاوە قۆناغ بە قۆناغ پەروەردە کردو دوای ئەیهێنێ بۆ ئەم ڕێگایە لە ڕێگا ئەفەرمێ لەوەڵەوە فەرمووی فەستەنەعتوکە لنەفسی ولتصنع على عيني بەڵام لێرە ئەفەرمێ ثم جئت على قدر يا موسى تۆ بە پێی قەدەرێک هاتووی بۆ ئێرە هەمومان بە پێی قەدەرێک ئەگەڕین بەڵام ئێمە هەست بەوە ناکەین تۆ هەستی پێ ناکەی جاری وا هەیە تۆ لە گوندێکەوە هاتووی بۆ شار کۆمەڵێک قۆناغی پەروەردەبوونت هەیە نازانی بۆچی یەکێکی کە چۆتە بەر خوێندن دایک و باوکی بە فەقیری و هەژاری بە خێویان کردووە مەرحەلەی خوێندنی تەواو کردو ئێستا لەوێ تەعین نابێ بۆی هیجرت کا بچێ بۆ شوێنێکی کە ثم جئت على قدر تۆش بە قەدەری خۆت دەیتە ئەم شوێنە نازانی بۆچی من ڕۆیشتمە سجن جاری دوم بردیانەوە بۆ سجن هیچ مبەڕێرێکی سجنەکە نەبوو هیچ قسەیەک نەبوو هیچ شتێکی تازەی تیان نەبوو محکەمەکان و قەزیە و هیچ شتێکی تازە نەبوو کە چوومەوە سجنەکە کابرایەکی سریلانکی پێی وتم وتی تۆ زانی بۆچی هێنایانی تۆ بۆ ئێرە وتم ناوەڵە وتی بۆی من فێری نوێشکەی هەر ئەشێ خۆی قەدەرە نوابێ ئینسان بڕوا بۆ ئەو شوێنەوە ئەو فێری نوێژە بێتی بۆ شوێنێکی تر دیسان شتێکی تر دێتە ڕێگات و من پێشتریش لەگەڵ مابوو هیچ ئەو پرسیارانەی نەبوو بەڵام دیار بوو ئەو فاصلەی من ئازاد بووم پاشان گرتیان مە دوای 33 ڕۆژ
وتی هەر بۆەوە هاتوویتە دیارە بۆی فێری نوێژم کەی فێری ئیسلامم کەی شتم بۆ شەرحکەی. باوکی فەڕەنسی بوو، دایکی سریلانکی بوو، بەس خۆی مسلمان بوو. ئەنجا ئەمانە کە هەمووی پاڵنەرن، ئێمەش بەم شێوە تەماشاکەینەوە ئەم سەیدنا موسا بەڕێزە، ئەم پاڵنەرانە، ئەم شەوق و ئەشواق و ئالام و ئامالەی کە هەیە لە ناو دڵ و دەرونیا وردە وردەوای لێکا بگەڕێتەوە. باش ئەمە قەدەری خوای پەروەردگارشە ئەیهێنێ. پاشان ئەو بەم ڕێگایە هاتووە، بەڵام 10 ساڵی بەسەر تێپەڕ بووە. هەرچەنە ڕێگای قافڵەی خەڵکە کاروانە و دێن و ئەڕۆن، بەڵام ڕێگای لێون بوو. ڕێگای لێون بوو، شەوی بەسەر هاتووە، شەویش ساردە، نەدەنگی بە کەزەگا، شەوێکی ساردی شەو ماڵ و مناڵیشی لەگەڵە. ڕێگاکەشی بزر کردو، نازانێت چۆن بێتەوە سەر ڕێگاکە. لەم حاڵەتانەیە و لە پڕەکە لە دوورەوە ئاگرێگە بینی. ئەنجا لێرە خوای پەروەردگارە فەرمێ لەسەر زمانی سەیدنا موسا فەرمێ ئانەست و ناران. ئانەست و یەکەم جارە هەر خۆی بینوێتی، چونکە ژنەکەی کە لەگەڵیاتی یا خادیمەکەشی ئەوانە هیچ نابینن، سەیریشەکە نایبینن. دووهەمەمە فەرمێ ئانەست و کەلیمەی ئانەسەکە لە ئونسەوە هاتووە، واتە هاودەنگی. ئێمە بە کوردی ئەڵێن هاودەنگی، بەڵام مەرج نییە بە شەرێک بێ هاودەنگ دروستکە. شتێکە کە ئەمانەکەت ئەداتێ ئاسوودەیەکی دەروونت بۆ دروستەکە. لەم حاڵەتەیە ئەنجا کە ئەفەرمێ منوا لە دوورە وەڵا منوا ئاگرێکم بینی، لە 4 شوێنی قورئانە لێکێکیان ئەفەرمێ فەلەما ئەتاها، پێش ئەوەی کە بێتە ئێرە ئەفەرمێ لەعەلی ئاتیکم منها بخەبەرین. ئەمە یەکێکیان، چونکە ئەمەیە بپرسم بزانم ڕێگاکەمان کەسێک ڕێگاکەمان پیشان بدە. لە سوورەی نەمل ئەفەرمێ لەعەلی ئاتیکم منها بشیهاب قەبەس، ڕێوایەتێکی قراءەتێکی تری بشیهابی قەبەس مضاف و مضاف إليه. ئەمەیە بڕۆم سەلکە بزوودکێک بێنم. سەلکە بزوود بریتە لەوەی کەوانەی لە لادێن ئەزانن، بەڵامانەی لە شاران دارێکە ئەم سەری سوتاوە، وەکو پشکۆیە فویلێکەیە گەشێتەوە. ئەگەر کەڵپەکە ئاگرەکەشی پێوە بێ، هەر عینەن شت ئەفەرمێ لە ئاەتێکی تریانە فەرمێ تیشکێک بێنم بۆ ڕێگاکە، گەرمیەکە بێنم ئاگرەکە لەعەلەکم تەستەلون، بۆی خۆتانی پێگەرمکەنەوە. ئەمەمانەیە ئەزانین بەم ئاەتانی کە وەصفی قەبەسەکەکە قەبەس و لەعەلی ئاتیکم منها بخەبەرین ئەو ئەجید على النار، یان ئەفەرمێ بجەذوة من النار، جەذوە وەجیذوە وەجوذوە، هەرسێکیان هەر قراءاتی جیاوازن و معنای خودی کەلیمەکە ناگۆڕێ، هەمویان هەر یعنی سەلکە بزوودکەکە. دارێکە ئەم سەری سوتاوە هێناوێتی پشکۆ بێ فوی لێکە گەشێتەوە ڕێگاکە ئەبینێ پێی. ئەگەر هێناویشێتی بۆ گەرماشە لەوێژە پرسێ ئەگەر کەسێکی لەوێ بینی خەبەرێکی لێ ئەبینێ. بەم ئومێدەوە هات. بەڵام تەسەوری ئەم حاڵەتە بکەین، یعنی سبحان الله چه حاڵەتێکی زۆر غەریبە بۆ سەیدنا موسا. دۆڵێکە سوکنایی، یعنی زۆر بە ئارامە، زۆر بێدەنگە، شەوە، سەرمایە، ئەمڕێی لێ بزر بووە، تەنهایە. گەیشتۆتە ئەم شوێنە و بە ئومێدی ئاگرەکە هاتووە کە دێتە نزیکی سەیرەکە. ئاگرەکە لە ئاگری طبیعی ناچێت، لە دارێکەوە دێ تا گڕی ئەو زیادەکە، سەوزایی درەختەکەش زیادەکە. گڕەکە ئاگرەکە ئەم ناسووتێنێ، واتە دارەکە ناسووتێنێ. دارەکەش دیسان سەوزاییەکەی زیاتر گەشە بێتەوە، ئاگرەکەش پەرە زیاتر ئەسەنێ. نزیکەکەوێتەوە لە ئاگرەکە، ئاگرەکە هیچ سووتاندن نییە. ئەگاتە نزیکی لە نورەکەی بەرەکەوە لەو نورە. جاخوای گەورەکە ئەفەرمێ فەلەمما ئەتاها بۆ مؤنەسە، یعنی ئاگرەکە کە هات بۆ لای ئاگرەکە یان هات بۆ لای درەختەکە کە هەردووچیان هەر مؤنەسن، چونکە ناریش ئاگر مؤنەسە مێینێ. کە گەیشتە نزیکی نورەکە، نورەکەی بەرکەوتووە، خۆی داخڵی نورەکە بوو. لەم حاڵەتە تەسەورکەن حاڵەتێکی کە قەت نەیدیوە، شتی وای بەسەرانە هاتووە، گەیشتۆتە ئەم حاڵەتە مهم و غەریبەی کە ئەبینێ. لێرە کە خوای پەروەردگار بۆمانە ئەفەرمێ هاتە ئەو حاڵەتە و بووری کە من في النار،